السلام عليكم. من حكيم محمد طيب خلقي شاري كفريم إما بداية لكفري ودسمان بيكر باوكم تقريبا دور 6 ساڵێ 25 ساڵێ لە کفری بمان لە 85 هاتینەتە ئێرە ئەم پیشەیەش من لە باوکمەوە وەرم گردووە لە ساڵی 1996 لە شوێن جێگەی باوکم دەستم کردە ئەم پیشە و پەرەم پێداوە و جوانم کردووە و ڕێکم خستووە لەبەر ئەوەی بۆ ئەم هاوڵاتی خۆشەویستانە کە چێژ و هینی لێ وەربگرن لەم بەهارات و شتانە. من شتێکی تایمەندی خۆمم هەیە لە بریانی و دۆڵمە و کوبە و کوفتە لە خۆم و زانیاری خۆمە زۆر جارداوایان لە کوڕەکەم کردووەکەوە ئەم پیشەیە باوکت چۆچۆنی ئەم شتانە ئەگرێتەوە نەیانوتووە چونکە مەمە شتێکی سڕی مهنیە هین خۆمە و زانیاری زۆریشم لە سەرێتی لە لای بەهاراتەوە. من تقریبا وتم لە 96 تقریبا 29 ساڵەکە ئەم ئیشە ئەەکەم زۆر ئەو وەختەی باوکمان شتیانە فرۆشە زەردەچۆ بیبەری ڕەش و لەوانەیە زیرە و ڕازیانەوە گوژنیژ و ئەمانە هەبوایە بەسی ساکە ئەوە بەبریکایە ئەوە فنگرە ئەوە کەچەبە ئەوە بیبەری سووری تونە ئەوە بیبەری سووری شرینە ئەوە بابریکای تونە ئەوە بابریکای شرینە ئەوە زەعفرانەمانە هەمووی زیادی کردووە بێجگە لە کەبابە و جۆزباوە و ئەم جۆرە شتانە گشتیان هەر هەمووی بە بەهارات حسێ بکرێ. قەزەی بەهارات هەر هەمووی بۆ ناو خواردنە وە لە وشکەکانیشە بێژگە لێمە کەمێکی جوزێکشمان هەیە لە دەرمان کوردەواریەوە لە زووە وەخت خۆی لە ساڵ 60ەکان و 70ەکانە من وەبیرم تێهاتم وەلای باوکم بۆ حەپی سەرێشەوە بۆمانە سەیدە لێ نەبوو. ئێمە ئەم دەرمان کوردەواری لە زووە بۆ حەیمانە بەس چییە بە شتێکی لاوازی ئیساگە خۆت زانیتە تەوری کردە و دنیا و هەموو جۆرە شتێکی گەرەکە یعنی لە گەرمیان زۆرتر مریشک و دۆڵمە و بریانی و کوبە و کوفتە هەر شەنێکیش لە دەرەوە بە زۆری تێن لە لامە بن. من لە دەرەوە زۆرتر تێن لە لامە بن ئێتر بە کەمیەکی زۆریش هەتاکو لە دەرەوەیش و خەڵکەکەیش کە تێتی شۆسەیرەکەی منابتێن بە کیلۆ بە 2 کیلۆ 3 کیلۆ 5 کیلۆ لە لامە بن بۆ دەرەوە چکم لە باراتەکەم نەیگەرەکە ڕێکلامی بۆ بکەم ئینشاءڵڵا خەڵک خۆی دەستخۆشیم لێکا و لە بەهارات و دەربدا و دەرمانمە زەردەچۆ بیبەر ڕەش قەزەی گیراوەکان زۆرتر بریانی و دۆڵمە و کوبە و کوفتە و هی ئاڵاتی مەرگەی مریشک و گۆشت هەر شەنێ هی نوەکاو ئەوەی بردوێتی تێتە دواوە و ئەوەی هی ترشیاتی بردوێت تێتە دواوە و ئەمانەی کەوا خصوصین بۆ نۆک و نیسک و ترسیات و ئەم جۆرە شتانە زۆر بەناوبانگن تێنە دوا بۆ لام گەس و هەمبەرگر و ئەمانە تایبەتمەندی خۆمەیگرم و یان کوڕەکەمەیگرێت من ناڵێم نازانێت لە بوارێ مرۆ بۆنەی فەیسبوک و شتۆ ڕیکلام و شت خەڵک زۆر ئەکا و زانایشی هەیە بەس بە حەیاتی ناگاتە قەدیمەکەی جاران کەوا ئێمە پێ ئەزانین یانسە من زۆرتر کوڕەکەم زۆر لە من زیرەکتر و ئازاترە بەس هەرچەنێ من چوو بۆ شەهادە بۆ هەولێر لەگەڵ یاچوو وتێمە باوکمە ئەو لژنەیە ئەو پرۆفسۆریانە و ئەو کابرای زانیار و زانیانە سەریان بۆ مندانەوان من زۆر سوپاسیان نەکەم ئەیان تۆ باوکتە باوکت ڕێزی هەیە تایبەتی هەیە چکم ئەمە سەید لە عەشابە ئەم جاکەشە لژنەی ڕۆکناسانی کوردستان تێ سەردان مەکا جۆری ئاڵا تقریبەن ئەگاتۆ دەور لە 12 بەس لە دەرمان کوردەواریە ئەگاتە دەور 20 ئەمە دەرمان لە گژگیا چێ بۆ 70 نوعگیاها لە دوکانمە ئەو گیایی لە کەلارە دەست نەکەوێت و لە شوێنەکان دەست نەکەوێت ڕووەکەنە ئێمە زۆرتر ئێتێن بۆ ئەیرە من بڵێم نە زۆر ئەڵێ لە شاخ کەوتەتە خوارەڵێ عەجایب یعنی ئەبێ دەرمان کوردەواری هەر هەمووی بە گیاییوە زۆرتر ئێمە زۆرمان هەیە و بەناوبانگشین بە زۆری بۆچی بەکارێت ئەو گیانەکە وەڵڵاهی ئیمڕۆ زۆرتر خەڵکەکە ئێژێ بۆ سەرەتان نەخۆشە پیسەکان ئەمجا بۆ سەدەفی و ئەکزیما ئەمجا بۆ تەنگە نەفەسی و کۆکە و ئەمانە یعنی شتە من خۆم 41 ساڵ جگەرم کێشا بە بنێشتی ئەی دوکانە و پەنا بەخوا خواردم و 14 ساڵە تەرکم داوە بەخوا گەرێشم لەبیر نییە 41 ساڵ کەم نییە ئەمە دەرمان کوردەواریە گیان وەڵا بە نسبەت ئەو بابەتانەوە کەوا ڕیکلامەکەن بۆ چ شتێک بۆ گیایەک یا بۆ دەرمانێت نمونە باسی دەرمانێکن و نەخۆشەکەیەکەن شرت نییە ئەو شتە بۆ ئەو کەسە بشێ زۆر تێتە لای ئێمە داوای تەحلیلی لەکەین نێرین بۆ تەحلیلەکان تەحلیلمان بۆ بێرە بەگەورەی تەحلیل شتێ دەینێ ئەمجاکە ئەو شتە ئەڵێ بۆ فڵان کەس باشە لەوانەیە
بۆ ئەو نەشێت بۆ مناڵ نەشێت بۆ حاملە نەشێت بۆ شێواوی کەسەکە نەشێ بۆ ئەو کەسە بۆ یەکێتر بشێ ئێمە زۆر کەس کوڕەکانم دایمە زۆریان هەردووکیشیان کارزان و سۆرانیش دایمەیان نێرێ بۆ تحلیلژم باو بۆیان نێری بۆ تحلیلەوەی باوی گیان وڵی گە تحلیلەکە بێت زۆرتر ڕوونتر و جوانتر و ئەشیاکە هی خۆیەتی ئەیدەن پێی من زۆر جا ئەیبینم ێڵم وڵا مەیبە تۆ مادام هینت هەیە بەکتریای مەعیدەت هەیە ئەم شتە بۆ تۆ ناشێ یان تۆ چاوریت هەیە بۆ تو ناشێ یان خوێنت کەما ڤیتامین دی نقصانە ئەمە بۆ تۆ ناشێڵە کا حەکیمەڵێ تۆ حەز ناکەی شتەکە بفرۆشێت بەڵێ حەزەکەم بی بە سوودەکەی ببینی نەک بیدەم پێ دوو بخەمە پار و بخەم بەخەڵم بیان لەولا بێژی وڵا سوادەم لێ نەکرد حەزەکەم بەسەربەرزی بێم و بێژی وەڵا فڵان باش بوو ئەم جۆرە شتانە لای ئێمە ئیشاڵە بە ڕێکوپێکی دێنە خەڵکو و مناڵەکانم زانایە و بە گوێرەی زۆرتر تحلیل شتە دەنە خەڵک تا پێی بشێ یان نەشێ ئەمجا ئەم داو دەرمانانە هەیە بۆ یەکێک ئەشێ ئیسە من هەیە چێ خۆشک لە لام دەرمانێکیان بردووە لە دایک و باوکێکن دوانیان ئستفادەی زۆر جوانی کرد ئەمەکەتر بۆ استفادە ناکەم جۆری خوێن و هینی جیاوازترە وەڵڵاهی وە من بێ هەتای ئەمانە نابێ وازی لێ بێت و حەق وایە ئەوانەی دەرەوەتێن ئەڵێ ئەو شەهادە ئەو شتانە لای ئەمە بێ دوکانێک دەدەنێ بە بەلاش و خان و حەوشت دەنێ بەلاش بەس من نەداوە لە هەرێم و لجنەوە مژنەوە ئەمانە یەکەم حەزەکەم تەتەوەر بدەنە دەرمان کوردوارەکە و دەستخۆشییان لێ بکرێ نەک منعینە منعیان لێ بکرێ بەڵێ منعی شتی کیمیایان لێ بکرێ بەسی کوردەواری گوناح ئەبێ دەستخۆشییان لێ بکات و پاڵپشتیان بێ Yeah.